دووبارە سڵاو مامەساڵە شوێنەوە ساینوتمان لەو ماوەی ڕابردووە دەنگۆی ئەوە بڵاو بۆ کە گوایە گرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان هێکەگرن و بەڵام دوایی پەرچەکردارەکانمان بینی کە نەخێرێک ناگرین لە بەرەوەی لە ڕووی فکریەوە جیاوازن بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی بیر لەوە ناکەنەوە کە یەک بگرنەوە خۆی ئەو ینی ئەتوانی بڵێ با من بگەمە بۆ ساڵانی زووتریش هەر لە نەوەدەکانیشە ئەو ڕغبەتێک هەبووە لە ناو جەماوەرە ئیسلامیەکە بەگەشەوەی گشتی کاق وایە ئەم لایەن ئیسلامیانە ئەوەنە لافیتە ئیسلامی جیاجانە بێ وای ئیسلاملانیە لە هەمووی لە ژێر یەک لافیتە لە ژێر یەک چترا ئەو کوڵی کۆبێتەوە بێگومان لە نەوەدەکانە ئاسان نەبوو چونکە ئەمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لایەنێکی میانە ڕۆی مەدەنی دوور لە چەک تایبەتمەندێتی خۆمانمان هەبوو برایانی تریش کە لە لایەنەکانی تری ئیسلام بەتایبەتی و کاتە هەموو لە ژێر چتری بزوتنەوە دوای بزوتنەوە یەک بوون و دوای کۆمەڵی ئیسلامیشی لێ هاتەکایەوە ئەوان ینی لایەنی جیهادی و چەکدار بوون ینی چەکدار بوون و ینی دوانی جیاوازی جەوهری هەبوو لە نێوان یەکگرتووی ئیسلامی کوردستان و لایەنەکانی تری لایەنەکانی ساحەکە لەو ڕۆژگارە ئەکرا جۆرە لە حیوار هەبوو لە نێوانە بۆ ئەوەی هەندێک لە وجهات نەزەر و گۆشەنیگاکان لە یەک نزیک بنەوە یا هەندێک مەشاکل کە هەبوو لە نێوانە کەم بکرێتەوە لە چوارچەوەی پرۆژەیەکە ناومان ناونرابوو پرۆژەی هاوکاری ئیسلامی وەکمان ئەوە بۆ ئەو زمانە هەر ئەوە نەئەکرا بەڵام ئێستا کە لە دوای ینی ڕوخانی ڕژێمی بەعس و ئەو گۆڕانکارانی کە لە عێراقا هاتکایەوە لایەنە ئیسلامیەکانی تریش بە هەردوو بەشەکەیەوە چ کۆمەڵی ئیسلامی چ بزوتنەوەی ئیسلامی ینی دیاردەی چەکداری و باسەلەی جیهادی چەکداری ئێستاەوە نەماوەی ساوامکو یەکگرتووی ئیسلامی کوردستان حزبی بێچەکن و مارەسەی هەڵبژاردن و دیموکراسی وانە هەمووی لەناو چوارچەوەی پرۆسی دیموکراسیە کار و چالاکیەکانی خۆیان ئەنجام بدەن لەبەرەوە ینی توانانی بڵێ ئەو هینە دروست بووە ئێستا ئەو تێڕوانیە دروست بووە کە ئەو جیاوازیانی کە لە ساڵانی نەوەدەکانە بوو و تا ڕادێ بڵێن پاساو بوون بۆ جیایی ئێستا ئەو پاساوانە کەم بوونەتەوە لەبەرەوە هەغوایە ینی بیر لەوە بکرێتەوە کە کاری هاوبەش بە یەکۆبوونی هاوبەش زیاتر بێ لەو بارە حتا ئەگە بگاتە ئەوەی کە بنەیەک حیزبیش تا ئەوە لێوە هاتووە لەم چەند مانگی ڕابردووە ئەوە بێگومان لە ئاسی سەرکردایەتی یەکگرتووش و کۆمەڵیشە بە شازی جاجا دیارە ئەو مشتومڕوو ئەو قسە و باسە هەبووە تا گەیشتە ئەوە بڕیاردرا کە کۆبنەوەی هاوبەش هەبێ لەو بارەیەوە حتا بزوت برادرانی بزوتنەوەش ئەوانیش هەر ڕەنگەمانیان نەبێت کە جۆرێک لە بەشدار بکرێن منەڵێم ینی منیش قەنەعەتم وایە بەس بە حاڵی خۆم کە پاساوەکانی ساڵی نەوەدەکان بۆ لیستی جیا بۆ ینی کاری جیا وەکو پێوی وەکو جاران نەماوە ئێستا کەم بۆتەوە لەبەرەوە ڕەنگە ینی پێویست بەوە بکە کە لەم قۆناغە و لە قۆناغی داهاتووە کار لەسەرەوە بکرێت کە یان نزیک بوونەوەی زیاتر هەبێت لە نێوان یەکتریا بەڵام مەرج نییە ینی یەکگرتن ڕەنگە بەڕاستی ئاسان نەبێ بەتایبەتی لەم قۆناغا بەڵام مەمەسا ینی ئاسان نەبێت چونکە من وازانم ئەو کۆبوونەوەی کە کراوە یەک کۆبوونەوەی ڕسمی کراوە لە نێوان هەردوو مەکتەب سیاسیە هەر ینی زیاتر توانی بڵێ بیرروڕاگۆڕینەوە تەداولی ئەفکار بووە لەمپەرەکانی بەردەم ئەو یەک نەگرتنە چییە ینی ئەو وەڵامی کە درایەوانێ و کە نەخێرێک ناگرین ینی ئەوپەرانە ئەو شتە زۆر زەحمەتانە زیاتر زۆریش وەڵامی زۆر ڕسمی نەبوو توانی بڵێ زیاتر لێدوانی هەندێک لە ئەندامانی سەرکردایەتی بوو کە هەر ئەوە نەیە باسییان لەوە کرد کە مەسلەی یەکگرتن هێشتا زوویەتی هەر ئەوە نەبوو وابزانام ڕەت نەبوو بۆ ڕەفزکردنی یەک جارێکی بەس وابزان باس هەر ئەوە نەکرابوو هەندێک برادری سەرکردایەتی حتا لە برایانی کۆمەڵیش ینی ڕەنگە لەوانەیە یەکگرتوو زیاتر دەرکەوتێ بەڵام لە برانی کۆمەڵیش حتا ئەوان ئاماژیان بەوە کرد کە ئەوەی ڕاستە هەوڵی لە یەک نزیک بوون یا بڵین ئارەزوو ڕغبەت بۆ یەک نزیک بوونەوە هەیە لە نێوان هەردوو لا فعلەن ئەوەش هەیە و پێویستیشە بەڵام باز لە یەکگرتن هێشتا زوویەتی ئەو باسە کراوە منیش وازام هێشتا زوویەتی چونکە هێشتا ئەتوانی بڵێ مقدماتێکە ڕەنگە ینی لە یەک هینا ئاسانە بەس من وازانم لە ئایندا ئەکرێ ینی لایەن ئیسلامیەکانی هەرێمی کوردستان ڕەنگە ئەوە بەرژەوەندی خۆیشان بێ بەرژەوەندی حتا ینی با بڵین پرۆسە سیاسیەکەی هەرێمی کوردستانیش بە بەگشتی کە ئەم حاڵەتە ئیسلامی هەمووی لە چوارچێوەی پرۆژەیەکی نیشتیمانی کوردستانیە خۆیان نووسەن ینی وەکو بڵێ کار و چالاکی خۆیان ئەنجام بدەن مامەسا ئێستا کە بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەنگاوانین
باس لەوە کرێت کە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی دەستێکی هاوبەش دروست بکەن ئەمە تا چۆنە پێ بە سەرەتایەک بۆ هەنگاونانی جددیتر بەرە و یەکگرتنی و دوو حیزبە بێگومان هەڵبژاردنێکێکە لەو ئینانە ینی یەکێکە لەو پرۆسانەی کە ئەکرێ حیزبەکان ینی هەتا بە جیاوازی دید و بۆچوونی با بڵین مەرجعیەتی فکریشیان و لیستی هاوبەشیانە بێ خۆ لە هەڵبژاردنەکانی 25 تەموزی 2009 یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی لەگەڵ سۆشیالیست و لەگەڵ برادرانی زەحمەتکێشان پێکەوە هەر چوار حیزبەکە لیستێکیان هەبوو لەبەرەوە لە هەڵبژاردنە لە هەڵبژاردنە گشتیەکانە وازام ینی شتێکی چاو ئاساییە ئەگەر حیزبە جیاجیەکان مەسە ئۆپۆزیسیۆن هەمووی لە یەک لیستا بێ لە یانە ئیسلامیەکان هەمووی لە یەک لیستا بێ ینی وازام ئەو شتێکی ئاساییە ئەگەرانە بەهێزە بەڵام تا ئێستا ئەوە قسێکی لێ نەکراوە بەڵێ تا چەنەوە ئەگەرە بەهێزە کە یەکگرتوو کۆمەڵ بە لیستێکی هاوبەش بەشداری بکەن وەڵاهی من وا نازانم لەو بارەوە تا ئێستا قسەیەکی جددی کرابێ بەڵێ ئەی تا چەنەوە ئەگەرە بەهێزە کە هەموو هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە لیستێکا کۆ ببنەوە وەڵا من وازام ئەنی هێز ئۆپۆزیسیۆنەکان ئەگەر بیان توانایە لە یەک لیستا کۆ بنەوە بەشداری بکەن لە هەڵبژاردنە ڕەنگە وازانم ئەوەیان ئینتر بوو ئەتوانی بڵێ خیارێکی توانی بڵێ بەهێزتر بوو خزمەتی زیاتریە کرد بە پرۆسە سیاسیەکە و بە حیزبەکانیش بەڵێ ینی پێ دوای ئەو ئەگەرە نزیک بێ کە دوو هێزی ئیسلامی لەگەڵ هێزێکی وەکو گۆڕان کە تا ئێستا با بڵێن پێناسی کۆبوونەوە لە چوارچەوەی لە لیستێکدا کۆبوونەوە لە نێوان ئەو ئۆپۆزیسیۆنە لە چوارچەوەی پرۆژێکی نیشتیمانە وەکو چۆن ئێستا کۆبوونەتەوە لەسەر پرۆژەی چاکسازی سەخۆوە بارسێ لایەنێنە پرۆژێکی چاکسازیانە مەسلەیەکی نیشتیمانی دیموکراتیە بۆ هەموو لایەتیا بەشدارن جەماوەری ژانی خواستی جەماوەریشە وەک چۆن ئەوە کرا ئەشوانەیە لە هەڵبژاردنیشە کۆبنەوە بەڵام من هەم ئەوەی نێوان لە سێرانەکەی ئۆپۆزیسیۆن هەم ئەوەی نێوان یەکگرتوو کۆمەڵ وڵی بە نزیکی نبینم بەڵێ زۆر باشە مامۆسای شخصی خۆمەڵم ینی بەڕەنگە من ڕەنگە حەزم لێ بیان ڕغبەتم لێ بەڵام ئەوکو بڵێ بە ممکنی نبینم بەڵێ بەڵام مامۆسا ئەگەر ناممکن بێ یەکگرتنی دوو هێزی ئیسلامی ینی بمانەوە نەمانەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی هەردووکان لەو خەڵایەکە گرنەوەانە کە هەردووشیان هێزێکی ئیسلامی ینی بۆ ناممکنە چوونە ناو یەک لیستەوە لە نێوان دوو حیزبی ئیسلامیە من ناڵێ ناممکنە ناممکن نییە ینی خۆی لە ئەساسا ناممکن تەبیعی شەڕەنگە ینی شتێکی ئاسایش بێ بەڵام هێشتا وەکو بڵێ ئەوەنە زمینە سازی با بڵێ نەفسی بەلایکەم نەبووە کە بتوانێت تۆ چونکە تەجروبەی ئەزمموی چوار حیزبەکە دوای ئەوەی کاڵبژاردن تەواو بوو هەمووی هەڵوەشایەوە ینی هەر لیستەکە بوو بە چوار کوتلە لە پەرلەمانە حتا کۆمەڵ و یەکگرتووی نانتوانی بە کوتلەیەک بمێن لەبەرەوە ئەو ئەزمونە ینی شکزێنانی ئەو ئەزمونە یا سەرنەکەوتنی ئەو ئەزمونەی پێشوو حەزەکەم ینی بزانی بێکاریگەر نیە لەسەر ئەمەیان بەڵێ ینی تۆ مەبەستە لەوەیە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان نایەوێ ئەو ئەزمونە دووبارە بکاتەوە جارێکی تر من ناڵم نایەوێ بەڵام هێشتا ینی وازانم ینی ئامادەیی بەلای کەم نەفسی و قەناعەت هێشتا دروست نەبووە لەسەر ئاستی هەردوو لای منوازان ڕاستە ئێستا کەسایەتێکی وەکو بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەو زۆر بەڕاشکاوانە خۆی تعبیری لێ کرد کە مانعینە تا یەکگرتنیش ئەوە وەکو بڵێ ینی وەکو بڵێ ئەتوانی بڵێ وەکو لە ڕووی نەزەریوە لە ڕووی مەبدەئیوە بەڵام لە ڕووی عملیوە ڕەنگە هەر لە ناوبرانی کۆمەڵی ئیسلامیشە لە ئاسێرکردایەتی ڕەنگە و ئامادەیە نەبێت لەم مەرحەلا بە تایبەتی بەڵام وازام لە خۆناغەکانی داهاتووە ڕەنگە بتوانرێت نزیک بوونەوەی زیاتر بکرێت لەگەڵ بەڵێ مامۆستا ماوەیەکی زۆر باز لەوە کراوە هەندێک لە ئەندامانی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆشیان ناوبەناو بۆ چوونێکی ویان دەرەبڕێ کە پێویستە گۆڕانکاری لە ناوی یەکگرتووی ئیسلامی کوردستانە بکرێت تۆ تا چۆن پێت وایە کە پێویستە گۆڕانکاری لەو ناوا بکرێ و ئەوشی ئیسلامی لێ بکرێتەوە و تەجروبەیەکی وەکو تەجروبەی پارتی داد و گەشە پێدان دووبارە بکرێتەوە وەڵام من بەش بە حاڵی خۆم ڕای خۆم لە ناو پرۆژەکەما کە تەقدیمکرۆ باسی ناوم نەکردووە چونکە بەلای منەوە ناو ینی زۆر وەکو بڵێ کێشە نییە نەبووەتە کێشە 18 ساڵ یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە یەکتانە بەڵام گرنگ ئەوەیە گۆڕانکاری لە ینی لە هینا بکرێت لە ڕووی فکری و گۆڕانکاری بکرێت لە ڕووی وەکووتم ینی بەرپرسیارەتیەکان گۆڕانکاری تیا بکرێت میکانیزمی کار
مؤسسات و ئەوەی بەلا مرکزیکردنی ئاستی پارێزگاکان گۆڕانکاری ئەگەر لەو مەجالانە بکرێ من وازانم ینی بن بەش بە حاڵی خۆم وازانم ینی لەم قۆناغا بە تایبەتی بەلای کەم لەم قۆناغا گۆڕینی ناو زۆر لە مەسەلەکە ناگۆڕێ وازانم ئەو بە بجەویستی نابم چونکە ینی وەکو بڵێ لە هەرێمی کوردستانە ینی ناو نەبووتە کێشەیە ینی پاشگیری ئیسلامی کێشەیەک نییە بۆ نمونە ینی بۆ نمونە ئێمە ئەگەر باز لە ئەزمموی تورکیا بکەین یعنی تۆ پێ دوایە ئەگەر پارتی داد و گەشە پێدان بە ناوێکەوە بە هاتایەکە و شیکی ئیسلامی پێوە بواە ئەو سەرکەوتنەی بەدەست بێنایەکە لە سێ خوری هەڵبژاردنە بەدەستێنە ئاخر جیاوازی زۆرە نێوان تورکیا هەرێمی کوردستانە چونکە بۆ لە تورکیا هەر لە ئەساسە حزب ینی ناوی دینی پێوە بێت ینی ڕێگەی پێنادرێت قانونی لە ڕۆی قانونی ڕێگەی پێنادرێت ئێستا نە هەر ئەوە بەڵکو ئەبێ لە حیزب لە پێڕۆ پرۆگرامی پارتی داد و گەشە پێدانە ئەبێ ئەوەی تابێت کە ینی دانان بە علمانیەتی دەوڵەتێ و باوانە هەمووی بۆ مەبادی علمانیەتە کە نظامی ینی دەوڵەتی تورکیا لەسەر دامەزەوە لە سەردەمی ئەتاتورک و تا ئێستا ئەبێ ئەوانەی تابێ لەبەرۆ ینی هەلومەرجی سیاسی و ڕۆشنبیری و یاسایی لە تورکیا جیاوازە لە هەلومەرجێکە لە هەرێمی کوردستانە هەیە بەرۆ ناکرێ وەکو بڵێ ئێمە ئەکرێ سوود وەرگرین لە ئەزمموی داد و گەشە پێدان بەڵام ناکرێت کۆپی داد و گەشە پێدان ینی بگازینەوە بۆ ئێرە ئەنی تەبیعینی دووینی جان دوو هەر وڵاتێک و هەر ناوچێت تایبەتمەندێتی خۆی هەیە بەڵێ مامۆستا ینی ئێمە لە باسمان لە ئەزمموی تورکیا کرد ئەزمموی پارتی داد و گەشە پێدان ئەزممونێکە لە تورکیاوە ئەزمموی تونسیش ئێستا سەرکەوتنی پارتی نەهزە لە وڵاتە ئەزممونێکی ترە بەڵام ئەم پارتە هەر لە سەرەتاوە لەگەڵ ئەعلانکردنی ئەنجامی هەڵبژاردنەکانە بەڵێن یاکە و کۆمەلگایکی ئەلمانی بەڕێوابە و مافەکانی ئافرەت و لە تونس مافەکانی ئافرەت ئەپارێزێ و مافە گشتیەکان ئازادی و ئازادی ڕادەر بڕین و ئەمانە ئەپارێزێ کەواتە ینی چۆن ئەم ئەزممونانە کاریگەریان لەسەر یەکگرتووی ئیسلامی کوردستانە بێ بۆ یەکگرتوو پێگی سیاسی خۆی بەهێزتر بکات لێرە بێگومان لە سەرەتای دەستپێکردنی ئەم بەرنامەیە باسمان کرد ئەوە و گۆڕانکاریە گەورەیە بێگومانە بێ کاریگەری هەبێ لەسەر ئێمەش ئەگەر کاریگەری نەبێت لە سەرمان بەڕاستی ئەمەش مێژوو تەجاوزمانەکە بەجێمان دێڵێ بەڵ ینی من مەبەستم ئەوەیە مامەسامەوە بە دیاریکراوی باز لەوە بکەین ئەگەر ئێمە بە فەڕەزیەت دامان نایەگرتووی ئیسلامی کوردستان لە یەکێک لە خولەکانی هەڵبژاردنە زۆرینی هێنا ینی ئامادەیە وەکو حیزبی نەهزەی تونس کۆمەلگایکی ئەلمانی قوبوڵ بکە یعنی من وازانم ئەبێ ینی هەلومەرجی ئەو کاتێک ئەم قۆناغی هەرێمی کوردستانی تایە ئەبێ ئەو هەلومەرجە لە بەرچاو بگرێ و ئەبێ بەڕاستی ینی ئەبێ پرۆژەی ئەو پرۆژەی سیاسی کە تەرحێکە کە پێشکەشێکە ینی زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕێزی لێ بگرن و پابند بن پێیەوە تەبیعەتی وهەیە ناتوانێت بێتە حیزبی یەکەم لە هەرێمی کوردستانەوە نەشتوانێت حکمڕانی هەرێمی کوردستان بکە بەڵێ زۆر باشە مامۆستا بینە سەر دەست لە کارکێشانەوەی جەنابەت لە بەرپرسیارەتی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان وام سامێستا دەرفەتە بۆی کە بە ڕاشکاوی بازەوە بکەین وامزانی ئەو بابەتۆ تێپەڕاندووە هاتیە سەری باز لەوە بکەین کە بۆچی مامۆستا هادی عەلی دەستی لە بەرپرسیارەتی مەکتەبی سیاسی یەکگرتوو کێشایەوە وەڵا وەزانم ئەوە لە چەند بۆنەیە کە پرسیار کراوە و ینی هەم خۆم هەم برادرانی تر وەڵام دراوەتەوە ڕەنگە قسێکی تازە نەبێت لەو مەجاالە من ئێستا بیکەم هەر ئەوە نەمەگەر لە بەرخاتی پرسیارەکەی جەنابێت هەر ئەوە نێ ینی لە دوای کۆنفرانسی نێوان دوو کۆنگرەمان هەیە لە 21 پێنجی 2010 کە کۆنفرانس گرێدرا من هەر پێش کۆنفرانس ئەتوانی بڵێ لە دوای هەڵبژاردنەکانی 25 تەمموز کە ئەو ئەنجامە چاوەڕوان نەکراوە هاتەکایەوە بەسەر لیستەکە من هەرو کاتە ئەو تامان برایانی مەکتەب سیاسی سەرکردا بە تایبەتی بەڕێز مامۆستا سەلاحەدین باش ئەگەدارە لەو من هەرو کاتەش ئامادەیم دەربڕی بۆ ئەوەی نار خۆم بەڵکو هەموو ستافی مەکتەب سیاسی با لە دەست لە کار پێشینەوە بەڵامی تر بە زۆری نەزانە تا کۆنفرانس دوای کۆنفرانس من هەر خۆم ینی پێم باش بوو کە وەکو بڵێ دوای کۆنفرانس خۆم دووبارە ینی هەڵ نەبژێرمەوە ینی با بڵین هەڵ نەبژێردرێمەوە باشتر بێ ڕەنگە بەڵام لە کۆنفرانسا وتارێکیشم پێشکەشی لۆ بە هەندێک ئەفکار و هەندێک لەم پێشنیارانی کە ئێستا کردومە بۆ پرۆژە بۆ کۆنگر ئەوانەم تیاتەڕح کرد ئیتر دوایی هەلومەرجێک هەتەن دووبارەش جارێکی تر هەم ئەرکەکەم پێس پێدرایەوە بەڵام دوای تێپەڕبوونی دوومانگ ینی هەم خۆم هەندێک برایان لە سەرکردایەتی ینی هەستم کرد کە وەکو بڵێ کەشوهەواکە کەشوهەوای ئەوە ئەخوازێ کە
من دەست لە کار پێشمەوە دەستم لە کارکێشایە. بەڵێ بەڵام هەندێک جار ناو بە ناو لێر و لێوێ قسەکردن لەسەر ڕێگرتووی ئیسلامی کوردستان و لەسەر پێویستیەکانی چاکسازی لەناو ئەو حیزبەیە و گۆڕین لە ئەدای کارکردنی لە گۆڕپانی سیاسیە و ینی ئەمانە تا چەند بەشێک بوون لەوەی کە ینی ئەوانە بەشێک بوون لەو هۆکاری دەست لە کارکێشانەوە بەشێک بوون لەو توانی بڵێ شەرح بوون یا ڕاوەکردن و ڕوونکردنەوە بوون لەسەر ئەو پێشنیارانەی کە پێشتر هەم بووە بە شێوازی جیاجیا لە سەرکردایەتی ناو حیزبە باسم کردبوو و لە کۆنفرانسی بسوێکی تەموزیشا ینی لە دوو توێ وتارێکی کورت تا چەندە قەیە ئاماژەم پێکردن و دوایش کرد دەستم لە کارکێشایەوە دەست لە کارکێشانەوە کە لە ناو ڕیزەکانی یەگرتن لە دەرەوەی ڕیزەکانی یەگرت و بە کارێکی ئاسایی سیر نەکرا بەڕاستی کارێکی ئاساییش نەبوو لەبەرەوە وام هەست کرد کە هەندێک ڕوونکردنەوەی ئەوێ هەندێک تەوزیحاتی ئەوێ هەم بۆ ناو یەگرت و هەم بۆ دەرەوەی یەگرت و کە ینی مبەڕاتی ئەوە بێ کە بۆتەوەی ئەوە کە من ناچار بم دەست لە کاری پێشمەوە و ئومێدی بۆ ئومێدەشەوە کە تا ڕادەیە ینی کاریگەری هەبێ لەسەر ڕیزەک لەسەر کادیرەکانی یەگرت و سەرکردایەتی یەگرت و بۆ ئەوەی بۆ کۆنگرەی داهاتوو ینی کارێ بکرێت کە یەکگرتووی ئیسلامی کوردستان نە بتوانێت ئیستیعابی کادیرەکانی خۆی و ینی ڕموزەکانی خۆی بکە بەڵکو توانای ئەوەی هەبێ ئیستیعابی دەرەوەی خۆشی بکە چونکە ئەگەر یەکگرتووی ئیسلامی کوردستان بێوێ بێتە حیزبێکی کارا لە هەرێمی کوردستانە و بتوانێت لە ئایندەی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان چوەکو چاکسازی وەکو ئۆپۆزیسیۆن چوەکو بایگرتنە دەستی دەسەڵات بتوانن ڕۆڵی کارایی هەبێ پێویست بەوە کە بەڕاستی گۆڕانکاری جدی لە خۆی بێنێت کایەوە بتوانێت ینی خیتابی سیاسیەکەی بە شێوەیەک بێ و میکانیزمی ناو خۆشی بە شێوەیە بێ کە ینی خەڵکێکی زۆر لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە بتوانن خۆیان ببیننەوە ئێستا بۆ نمونە وەکو پێش ئامازەم پێ کرد و حزبی نەهزە پارتی حرەکەی بزوتنەوەی نەهزەی تونسی ینی ئەتوانی بڵێ بزوتنەوەیەکی فرە ڕەوتە فرە تەیاراتە هەموو ئیسلامی پارتی دادووگەشە پیانی تورکی کە جەناب زۆر ئاماژەی فعلەن پارتێکی سەرکەوتووە ئەزمونێکی سەرکەوتووە لە هەموو دنیا بە سەرکەوتوودان ینی ئەزمونێکی ئیسلامی سەرکەوتووشە ئەویش ینی بۆ خۆی ینی تەنها ئیسلامیەکانی تورکیانین تەنها ینی متەدەینەکانی تورکیانین خەڵکی نەتەوەیی تایە خەڵکی لیبرالی تایە خەڵکێکی زۆری تایە لە سەرکردایەتی ئەگنا نێتوانی بێتە حیزبی زۆرینەی تورکیا یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆی بتوانێت بێتە حیزبێکی کارە حیزبێکی ینی زۆرینە ئێستا ئێمە ینی بە حیزبی بەشێکین لە ئیسلامیەکانی کوردستان حتا حیزبی هەموو ئیسلامیەکانی کوردستانیش نین بەم شێوەیە ئەگەر بەکەم رازی بەمە رازی بین ئەمە عیبی نییە مشکلەی نییە بەڵام ئەگەر بمانەوێ ڕێخستنەکانی یەگرت و سەرکردایەتی یەگرت و ئەگەر بیاوێ یەگرت و بێتە پارتێکی کارەوە لە پرۆسی چاکسازی هەرێمی کوردستانە وەکو ئۆپۆزیسیۆن دەوری کارای هەبێ و یا دوایی بتوانێت دەسەڵات بگرێتە دەست ینی خۆی بە تەنیا یا لەگەڵ چەند حیزبی ترا ینی پێویست بەوەکە کە بەڕاستی ینی خطابی سیاسی خۆی وا لێ بکە کە و بیگۆڕێ بە ئاراستێکی وا کە بتوانێت حیزبێکی زۆرینەی ئەو خەڵکە بێگینا بەڕاستی هەر لەم چوارچەوە ئامێنێتەوە ڕەنگە بەرەوداش بگەڕێت بەڵێ تا چەند بە گرنگیە زانی لەم کۆنگرێدا ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بگۆڕێت واللهی من بۆ خۆم حەزم نییە قسە لەسەر ئەو مۆزوع بکەم چونکە ینی پێم باشە ئەوە جێبیڵم بۆ بەڕێز شخصی مامۆستەلا خۆی بە وە کۆنگرە بەڵام ئەکری ئێمە ئیش لە قسە لەسەر ئەسڵی ینی گۆڕانکاری لە سەرۆکایەتی حیزبەکان ینی بە شێوەیەکی گشتی من بەش بە حاڵی خۆم وکل لە ینی ئاماژەشم پێکرد لەو پرۆژەش کە پێشکەشم کردووە ینی باسم کردووە من وازانم ینی حیزبەکان ئەبێ ینی هەموو بەرپرسیارەتەکان تیا هەموو ئەندامەتی لە هەموو ئاستەکانە ئەبێ خولی بۆ دیاری کرێ و بەڕاستی ئەبێ سەرکردایەتی حیزبەکان بە تایبەتی کەسی یەکەم لە حیزبەکانە خۆتە زانی ینی کەسی یەکەم لە هەموو حیزبەکانە بە تایبەتی لە هەموو دنیاوای لە هەرێمی کوردستانیشە بە حکمی تاریخ بە حکمی زۆر شت حتا نەهر تەنها ڕئیسی حیزبەکان بەڵکو زۆرە لە ئەندامانی سەرکردایەتی ینی شێوەیەک لە کاریزمی بوون ینی مەقبوڵێتێکی فەوق زیاد لە حەدیان لە ناو ڕێخستنەکان و حیزبەکەی خۆیانە هەیە ئەگەر ئەمان خۆیان ئێستا من پێنج خولە ئەندامی سەرکردایەتی مەکتەب سیاسی لە ڕۆژی وڵا پێنج خولی کەش خۆم تەرشیەکەم ڕەنگە دەرچم ئێمە خۆمان ینی ئێمە سەرکردایەتی ئێمە خۆمانە بێ زمینە سازی بکەین هاوکاری بکەین بۆ ئەوەی ینی کارێ بکەین کە ئەمە سنووردار بکرێ من وازانم ئەبێ سەرۆکی حیزبەکان بە دەرەجە یەکەم
ئەوانەی کە ینی لە سەرکردایەتی دەوری سەرێکیانێ لا هەموو حیزبەکانە ئەبێ ئەوان زمینە سازکەن ینی بۆ نمونە ئێمە با ڕاشکاوانە قسە بکەین ئێستا کەسایەتی وکو بەڕێز جەنابی مام جەلال کە هەموو کەس زانێت دوای بە سەرۆک کۆمار ینی زۆر ئەتیادی بوو بەڕای من کە ینی دەستی لە هین کێشایەتەوە لە سەرۆکایەتی حزب یان کەسایەتی وکو بەڕێز جەنابی کاک مەسعود دوایەوە کە بوو بە سەرۆکی هەرێم تەبیعی بوو کە یعنی لە کۆنگری خۆیان هین نەبووایە و هەروە بەڕێز مامۆ سەلاحی ڕێز حیزبەکانی تریش من وازانم ئەوە ئەتوانی بڵێ گەورت ئەتوانی بڵێ هەم سەروەریە هەم بۆ خۆیان هەم بۆ حیزبەکان هەم بۆ میلەتی بۆ میلەتە کەشمان چونکە من وا نەزانم خەمی ئەوەیە نەبێ بڵێن ئەگەر مەسەنەن ئەوان لە پۆستی سەرکردایەتیان نەبن سەرۆکایەتیان نەبن ئیتر حیزبەکەتیاشی من وا نەزانم وازان حیزبەکان زیینوە بێتەوە سەر لە نوێ و شانازی و سەروەرێکی گەورەی هەمووکم بۆ خۆیان بۆ شخصی خۆیان هەم بۆ حیزبەکەشان هەم بۆ میلەتەکەیشمان من ئالە چوارچەوە حەزەکەم ینی ئێمەی سەرکردایەتی لە ناو یەگرتووە و بە شخصی یەکەمیشەوە ئێمە خۆمان لەو مەجالە وەکو بڵێ ینی دەست پێشخەریمان هەبێ لەوەتە یانە مەسلەکە ینی شخصی ڕێز مامۆ سەلاح یا فلان نییە چونکە خۆ ینی وەکوڵی خێران من بەردەش بە حاڵی خۆم شخصی مامۆ سەلاح خێرمان پێ نەکردووە کە بۆتە سەرۆکی حیزب خۆی بە قابلیاتی خۆی بەلیاهاتنی خۆی متمانەی ئەو خەڵکی بەدەستێنەوە ڕەنگە ئێستش و جارێکی تریش ئەگەر خۆی دەست پێشخەری نەکا ڕەنگە هەر ئەو خەڵکە هەر بتمانەی پێ هەیە و هەروە تەبیعەتی ئیشەکە وایە تا چەند لەم کۆنگرای هادی عەلی ئامادەی ئەوەی تیا خۆی بپاڵەوێت بۆ ئەمینداری والله هەموو خیارەکان دەتوانم بڵێم کراوەیە لە بەردەما بەڵام ینی بەسراوە بۆی کە ینی کۆنگرە چۆن نازامی سەب لەم سەرەتایەوە ناتوانم هیچ بڕیاری لەو بارەوە دەم ناتوانم شتێ بڵێم بەس کۆنگرە ینی ئەو پرۆژەی چاکسازی ئەو پرۆژەی گۆڕانکاریە کە دێتەکایەوە بە چه ئاراستەیەکە و شخصی مامۆ سەلاح خۆی چۆن تەعامل لەگەڵ مۆزوعەکە ڕەنگە ئەوانە هەمووی کاریگەری بێ لەسەر ئەوەی کە ئینسان هەرچی بکە نە هەرتەنا بۆ هەر شتێکی تریش هەر لە مەسەلەی ئەمینداری گشتیە گرتووە ماینەوانە کاتی بەرنامەکەم زۆر کەمیمەوە دو پرسیارمە لێ یەکەم تا چەند تۆ پێ وایە کە مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین خۆی ئەو پرۆژەیە قبوڵ دەکات کە سنوورێک بۆ مانەوەی ئەمینداری گشتی و ئەندامانی سەرکردایەتی و مەکتەب سیاسی دابنرێت واللهی وازانم ئەوش تا ئاستێکی باش ئامادەیی هەیە ئەگەر ینی ئەندامانی سەرکردایەتی خوارەوە یا مەکسەن هاوکار بن بە هاوکار بن تەفاهمی بکەن وازان خۆی ئامادەیی هەیە بەڵێ هاوکاری خوارەوە ینی بۆچی ئەمینداری گشتی حزب لە وڵاتە هەڵوێستی خراپیان نەبێ یا مەسەرەن زەختی زیادی لێ نەکەن وازانم خۆی ڕەنگەمانعی نەبێ ئامادەی باشی هەبێت بەڵێ مامۆستا هادی عەلی بەرپرسی پێشوو مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆم دیدارە سپاس بۆ ئێوە سۆز بۆ تۆ خۆشەویستانم چاپێککەوتنی ئەم هەفتەشمان کۆتایی هات تا بەگەیشتنەوەیەکی تر بە شادیتان نەسپێرم دەست خۆش مامۆستا